سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەمڕۆی کریستیانەکان لە عەنکاوە بەڕامبەر بە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەم تۆڕە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز گۆران سەلمان سەرۆکی هاوبەندی کلدانی لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز گۆران سڵاوتان لەبێ و کاتتان باش. شەو باش کا گۆران بەخێر بێ بۆ کوردستان 24. بۆچی ئەمڕۆ پەناتان بەر بۆ شەقام؟ ئەمە هیچ حەلەکمان نەمابوو. ئەو حەلەمان مابوو بێنە سەرزادەی کە ڕای خۆمان دەربێنین کە ئەمە لە ماجی هەشتەوە چووینە محکەمە ئیتیحادی، داوای لە محکەمە ئیتیحادیمان کرد کە تعدیلی قانونی انتخاباتی کۆتە بکرێ کە بەس بتانی کۆتا بداتە کۆتای، کەواتە مەسیحی دەنگ بداتە مەسیحی و تورکمان بداتە تورکمان. بەڵام ئەمە کە لە کاتی قەرارەکەمان دەرچوو بەڕاستی قەرارەتی زۆر مفاجئ بوو لە کنمە. بەڵێ ئەو دروشمانەی ئەمڕۆ بەرزتان کرد بوو دەتانویست چ پەیامێ بگێنن؟ پەیامەکەی ئێمە ئەوەیە ئەمە قەت ڕازی نابین کە لە پەرلەمانێکی مشکل منەوە فرائینی فرە نەتەوەی کە کوردستان تاکە پەرلەمانەکە لە منتەقەی کە ئەو سفاتەی تێدایە تێکدان بکەنە پەرلەمانێکی بەس کوردی تێدابی و هەموو مسلمان بی، ئەمەی تێدا ناو پەرلەمانەکەمان نەبی بەڕاستی لە کنما شتێکی زۆر زۆر بەخراپی دەزانین. زۆر باشە. چ لایەنێک بە هۆکار دەزانن بۆ ئەوەی کە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان مەحروم کران لەو 11 کورسیەی کە هەبووە؟ هەروەکو هەومان دەزانین کە تەعەن کرایە لە زۆنی سەوزەوە بۆ محکەمە ئیتیحادی کە کورسیەکانی کۆتا نەمینێن، بەڵام ئەوان کە باز دەکەن دەری ئەمە تەعەنمان نەکردێ کورسی کۆتا نەمینێ، بەڵام تەعەنەکە ئەوەمە بوو کە کۆتا لە 100 کورسەکەی بمینێت. ئەوان اتهامی محکەمە ئیتیحادی دەکەن، محکەمە ئیتیحادی بەخۆی ئەو شەکەی کردیە، بەڵام لە بیدایەتەوە ئەگەر ئەوان ئەو خەتوایان نەکردبایە ئەو هەمان لێ نەدەهات. بەڵێ ئێوە پێتان وایە بەم خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربڕینە پەیامەکەتان گەیشت بێتە شوێنی خۆی؟ ئەمە بێزگە لەو گردبوونێکە کرا و هەوڵ دەدەین دەنگمان بگەینە دەوڵەتانی کە دەسەڵاتن وەکو ئەمریکا و ئەوروپا. کۆبوونەوەکمان کرد لەگەڵ قونسڵیاتی ئەمریکی و ئەوروپی و تقریبا هەموو قونسڵیەکانی ئەوەی مەوجودن ناو هەولێر. پەیامەکەمان بۆواندا، بەڵام جوابەکی مقنعمان بەدەست نەگەیشت تاکو ئێستا. باشە، لە داهاتوودا چه هەلوێستێکی کەتان دەبێتن؟ ئەفان تێنەگەیشتم. لە داهاتوودا چه هەلوێستێکی دیکەتان دەبێتن؟ هەروەکو دەزانی کە قەراری محکەمە ئیتیحادی قەرارێکی باتە، ئەمە یەک فرسەتێکمان مایە کە سەرۆکی کۆمار دەتانی مساعدەقەی لەسەر قەراریان تانێک پێ بدا کە بتانین حەقیقەمان نەسووتێ، یعنی بتانین کۆتا تەمسیلی خۆی بکاتەوە ناو پەرلەمان. ئەمە تاکو ئێستا نازانین بۆ تەمسیلکردنی کۆتەیە ناو پەرلەمانی کوردستان نادەستوریە، بەڵام ئەوی دەبینین لە کۆتەی لە پەرلەمانی عێراق 5 کورسی کۆتەمان هەیە، پێ3 مانگ انتخاباتی مەز محافەزات کرا کۆتەی مەسیحی هەیە. بۆچی بۆوان نادەستوریە، بۆ لۆ کوردستان شتەکە نادەستوریە؟ بەڵێ ئێوە پێتان وایە کە سەرۆک کۆماری عێراق بەدەم داواکاری و پەیامەکانی ئەوە بێت کە ئەو بە پارێزەری دەستور ناسراوە؟ وەڵا حەزمان لێیە جێمان لێ بگری، بەڵام نازانین حەزەکەمان حتا چ ڕادێک دەستە سەر. پەیامەکەتان بە فەرمی گەیاندووتە سەرۆک کۆماری عێراق؟ ئەمڕۆ بە گوردبوونەی باسمان کرد لە ڕێگای ئەعلام گەیشتەوە، بەڵام لە ڕێگای ڕسمی جارێ نەگەیشتەوان. بەتەمای نەس بە ڕێگا ڕسمی بگەینە سەرۆک کۆماری. بەڵێ ئەم بڕیارەی دادگای فیدراڵی پێتان وایە هیچ کاریگەریەکی لە پرسی پێکەوە ژیانی پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەبێت یان نەخێر ئەمە کاریگەری لەو پێکەوە ژیانە ناکە کە لە هەرێمی کوردستانە هەیە؟
بەڕاستی ئەمە ئەو قەرارەی وا دەبینی کە جۆرە جێنۆسایدێکی سیاسیمان لێ دەکرێت کە دەیانەوێ کۆتەکان بتاوێنەوە ناو ئەو مجتەماعی کە دەیانەوێ بە عەرەبی بمان ناسن، یعنی نایانەوێ ئەمە ئەسڵەن باسی قەومیاتی خۆمان بکەین، هەر بە عەرەب بنووسرێ. کو وەختی خۆی زمانی بەعسەوە هەمووان بەنا بە عەرەبمان نووسرا، ئێستا ئەوان نەفسی نظامی دەیانەوێ لەسەرمەوە تەطبیقکەن. سەبر ئەوهامان لێدێ کەس نەمینێ لێرە، هەمووی بابەرە و کۆسکردن وا دەڕۆن. زۆر باشە. بەبێ هەڵبەشانەوەی بڕیاری دادگای فیدرالی بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن کە 10/6 بڕیارە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچن. تاکو ئێستا بڕیارمان نەدایە ئایا ئەمە بەشداری دەبین یا بەشدار ناکەین. دووسێ دانیشتمەشکەش ئینشاڵە بەڕێوە دەبین، ئەو کاتە قەرار دەدەن یەکدەنگن کا گۆران هەموو پێکهاتەکان لە هەرێمی کوردستان یەکدەنگ کە هێشتا بڕیاریان نەداوە. بەخۆ دەزانی پەنجەکانی دەست هەموو یەک نییە، تاکو ئێستا قەرارێکی موحەدمان نییە، بەڵام زۆرینەیان یەکتریان گرتیتەوە. بەڵێ بەڕێز گۆران سەرمان سەرۆکی هاوبەندی کلدانی لاولێرە لەگەڵماندا بوو. سوپاس.